ابن عباس كوصفي أكا أفرمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم كان يجلس على الأرض أفرمي كهات مجلسك ولا سر أرض كدا أنشت ندو شك نهج ويأكل على الأرض لسر أرض كشناني أخوات نسف لو نميز ونرازان نوو هيج دعاء فرمي ويجيب دعوة المملوك على خبز الشعير أو اندل قالها والله كاني باش بوا أفرمي أقر عبدك بيوتا هي بيغمبري خواه ورا نانيكي جومان هي بيخوين أفرميني أو أشو شوين عبدك أكو شو نانا جوكي لقال أخوات بو لبروي دلي رابقرا قط بيغمبري خواه صلى الله عليه وسلم صحابة فرمون كان يدعى إلى الحالة السنخة أفرمون بيغمبري خواه بانكرا بو خواردني نان لقر رونيكي جني ورونيك بو جني كردبو أفرمي بصحابكين أو تنايم لقلت أيو نقدلي بشكي ولا ناية تمام يا خوار دنم ناخوا أو شو شويني أكونا نورونا جني وكي خوار بيغمبري صلى الله عليه وسلم أو أن شيء أو أن تواضعي هب ولا قل خلق بيغمبري صلى الله عليه وسلم صبر وحلمي أم ذات شون بو برزان يما زور بالصبرين لقلوا كخوما بأمتي بيغمبر زان صلى الله عليه وسلم بلام قد صبر مانية بيغمبري صلى الله عليه وسلم أو أن صبور بوا أو أن صبري يرتوا يعني قط روجك لروجان توربون لذات يا نبوة كابراء كبوة زيدي كوري سعنينا بوا أم زيدي كوري سعني يهودي بوا حبريك بوا عالميك بوا لعلامي يهود عليك محمد أبيني صلى الله عليه وسلم عليه همو صفاتي بيغمبرايتي تيابو بس يخشتم بيستبو لتوراتك أو بيغمبري آخري زمان تيايتي أميس تاقيك موبوم تاقينا أكرايوا عليه صفتكش أوبو كان يسبق حلمه جهله وما يزيد شدة الجهل عليه إلا حلما عليه چن جاهل بي لقلي أو بيغمبرا چن غلط كي برانبري أو هر زياتر صبرد لقلق وحكيت وجهلي لقلب كي أو زياتر حلم وصبرد لقلقا عليه أمويست أم صفة لمحمد تعقيك مو يهودي بو طبعا عليه خوم لنزيك كردوا مثلا عليه جار أشوم لمجلسك أبوها أشوم لقل مجلسك إذا أنشتم قصي خوشم لقلك لريب بيني سلام ومرحبا يكم أكرت عليه حتى وايلي هات آشنايك من بود رسبو لقلي أم يهودية وأم بيغمبري إسلام أو إيماني بمنية بس أخلاقي وايا لقل همو خلق الله كا بيغمبري صلى الله عليه وسلم أفرميت روجي كابرايك هات للاديوة واشتريكي بيبوتي أي بيغمبري صلى الله عليه وسلم لقبيلي فلانة وهاتون أو قبيلة من دعوة كردون بو إسلام مسلمان بون استاك مسلمان من وتوما أجر مسلمان من خوان درجين رزق روزي أكاتو بسرت أنا بلامبونك بتي أمصال قاتو قريب يباراني هات فريايا نكوي مرتد أبنوا بشيمان أبنوا لدينك يعني هلا بيغمبري صلى الله عليه وسلم إمامي علي لقلابو فرمي بزانا شتيك يعني لبيت المال بدري بابي بابو أو قبيلة قال إمامي علي فرمي هيج نية هيج بان نية عليه كوتي هيج بان نية من حضور مهبو طبعا كايكي دولة من بو كابرا يهودي عليه ويتم أجر حزكي قرز أدمي أي محمد عليه بيغمبري صلى الله عليه وسلم فرمي قرز ما بدله أو فرمي قرزي كدل من دايب كابرا وتي بويان بابا خواردن بو أو قبيلة برا كقاتو قرير يكردو منطقة كيان عليه قرزكم كدايب ومدية قرزكم دابية برلا هاتني مدية قرزك عليه روجي بينين لمزقوت نيجي لسر جنازة كد لدرو تشاوريم كرتا هات درو لمزقوت عليه خويو عمر أبو بكر عثماني لقلابو وزيركاني عليه قلتم يا محمد عليه شم دانشتبو لبال ديواري مزقوتك يا دسم ماي أمي عباكي ولقل يخيك راسكي أوا برزم كردوا وتم ألا تقضيني حقي عليه وتم أي محمد قرزكم نادي توا عليه قلتي بيم قلت فوالله ما علمتكم بني عبد المطلب مطلا عليه وتي من وان ايوانا ناسي وعي بني عبد المطلب تو نوي بني عبد المطلب من بخلكي كي قرز كورم نزاني وين من قرزم دابيتتي قرزكم بو نادي توا عليك سيدي عمر كل عمر سور بو تشاوي اعوا اصوراي وسيدي كردم دسي الرزي عليه قلتي اي بيغمبري خوا بالملي اما بم اما شي ولا قلت تصرفك عليه بيغمبري خوا صلى الله عليه وسلم زردخانيه قرتي طبعا عليه عباكي لسر شان كوت اخواره كمن اوار راموشان عليه زردخانيه قرتي قلتي يا عمر لقد كنت انا وهو احوج الى ذلك منك عليه قلتي من لقال او بيا واي عمر بيويسمان بشتيكي تربو غيري ام تهديدها الرشيتو
أن تأمرني بحسن الأداء وتأمره بحسن الاتباع. على أي عمر أكرا شتێکی باشتر بە من و ئەویش بڵێ بە من بڵێ قەرزکوێرمە بە قەرزەکەی بدەرەوە بەویش بڵێ کاکە قەرز وەرگرتن ئوسولی خۆی هەیە ئاوا قەرز وەرناگیرێت ئەکرا نەسیحەتێکی وامان بکەی. ئەڵێ پاشان کوتی یا عمر طبعا ئەڵێ قەرزەکە 3 ڕۆژیشی مابوو بەس من بیانوم کرد بەس بۆ ئەوەی بزانم کە ئەم ذاتی کە لە تەوراتا باسەکرێ وأن حلمه يسبق جهله من ئەم جەهالەتی بەرامبەرکەم ئەو پیاوە سەبرەگرێ لەگەڵم. ئەڵێ گوتی ئەی عمر بڕۆ حەقەکەی بدەرەوە 20 صاع 80 مشت خورمایشی بەری حەقی ئەوەی کە ترسانی هەڕەشەت لێ کرد. ئەڵێ ئیمامی عمر وتی وەرە لەگەڵم ئەڵێ بردمی بۆ بەیت المال قەرزەکەی دامەوە و 80 مشت خورمایشی دامێ. ئەڵێ گوتم یا عمر ئەما تعریفونی گوتم ئەی عمر ئەڵێ نامناسی گوتی لا ئەعریفوک گوتی نەخێ ناوناسم بەس بۆ وات لەگەڵ پێغەمبەری خوا کرد. وتی ئەی عمر من زەیدی کوڕی سەعنەم من محتاج نیم قەرزی محەممەدیشم ناوێتەوە بەڵام ئەمەم بیستم و لە پێغەمبەری ئاخر زەمانە ویستم ئەمە تاقیکەمەوە بزانم ئەو پیاوە تا چەند سەبری هەیە بزانم ئەو پیاوە تا چەند حلمی هەیە. لەبەرەوتم ئەی عمر بەشایەت بە ئەوە من ئیمانم هێنا بە پێغەمبەری خوا ئیمانم هێنا بەوەی کە خوا تاکو تەنهایە ئەو محەممەدە ئەو پێغەمبەری ئاخر زەمانە کە تەورات باسی ئەکا وەشایەت بە لەوەی کە هەرچی من هەمە نیوەی لە ڕێی خوایە ئەبەخشم. ئەڵێ ئەوجا چوومەوە خزمەت پێغەمبەری خوا وتم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأنک رسول الله. يعني لەگەڵ ئەو دەسەڵات و هێزەی کە هەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەش ئینسانێکی بە سەبر و بە ئارام و بە ئەخلاق بووە لەگەڵ خەڵک ئەوەندە متواضع بووە کە قەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم غەڵەتی لەگەڵ خەڵک نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنەسی کوڕی مالیک باسێکە ئەفەرمێ وەڵاهی 9 ساڵ مناڵ بووم خزمەتم کردووە ئەفەرمێ ڕۆژێک پێی وتم گوتی ئەی ئەنەس بڕۆ فڵان شت کەوتم وەڵاهی ناچم. ئەنەس بە پێغەمبەری خوا مناڵێک ئەڵێ وتم وەڵاهی ناچم. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ من لە ناخی خۆما ئەڵێ پێغەمبەری خوا دووبارەی نەکردو ئەڵێ بەس وەڵاهی من لە ناخی خۆما بڕیارم ما بچم بەس هاو بەدەم ماوتم ناچم. ئەڵێ هاتم بچم ئیشەکە بکەم سیدم کرد کۆمەڵێ مناڵ لە گەڕەکە یاریەکەن ئەمیش مناڵ بووە ئەڵێ منیش چوم لەگەڵ مناڵەکانت من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خۆی کوڕی نەبووە کەسێک نەبووە هاو ئیشێکی بۆ بکە ئەنەسی کوڕی مالیک ئەوە بەردەسی کردووە ئەڵێ بینی مناڵەکان یاریانە کرد منیشم دەستم کرد بە یاریکردن. ئەڵێ کاتێکم زانی یەکێک لە دواوە باڵین کردم کە سەیرەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی خزە سەر پژمنم پژملی گرتم ئەڵێ گوتی سەیرم کرد ئەڵێ کە سەیرم کرد پێ ئەکەنی گوتی یا ئونەیس ئەذهبتە حەیث ئەمەرتوک وتی ئەی ئونەیس یعنی بچوو کراوەیە چۆن ئەڵێ ئونەیسەکە بۆ خۆشەویستی ئەڵێ پێ ئەکەنی وتی ئەوەی پێم وتی چووی کردێ ئەڵێ گوتم نەوەڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەچوم بەس ئێستا ئەچم ئەڵێ ئیترام کرد چوم ئیشەکەم بۆ کرد و گەڕامەوە. يعني الله خط پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا گەورەیش بوو من ڕۆژێک لە ڕۆژان مناڵێکی ئاوا ئەڵێ ئیشێکم نەکرد بڵێ بۆ وات کرد ئیشێکیشم نەکرد بڵێ بۆ نەت کرد. ئەمە زۆرە بۆ ئەخلاقی ئینسانێک لەگەڵ مناڵێکە ئەم سەبر و تەحەمولە بەڕێزان لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا بوو علاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەصحابەکانی چۆن بووە يعني ئەم پیاوە لەگەڵ ئەوەی ئەم هێز و دەسەڵات و توانایی هەبووە بەڵام قەت حیمایی نەبووە يعني قەت خەڵک ئەوە نەبووە کەسێک بە شوێن یا بڕوا حیمایە و حرەسی بێنە لە ماڵەکانی خۆیان بە تەنیا لەسەر ئەرض بە جلێکی شەڕ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێکەڵی خەڵکە بوو. ئەفەرموون جارێکیان ژنێک هەبوو ژنێکی ڕەش لە مزگەوتەکەی ئەوان نوێژی ئەکرد فترەیەک دیار نەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فڵان ئافرەت نابینم پیرێ ژنێکی ڕەش پێغەمبەری خوا هەواڵی ئەپرسێ فەرمووی نایبینم ئەڵێ وتمان مردووە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا صحابە کە بە پێغەمبەری خوایان نەوتووە وتوانە پیرێ ژنێکە مردووە چ عەزێتی پێغەمبەر بین وەرە و نوێژی لەسەرکە و بڕۆ سەردانی قەبرستانی کە ئەو بکە ضرور نییە بە پێغەمبەری خوا بڵێن خۆیان چون کفن و دفنیان کردووە و پێغەمبەری خوا دوای فترەیەک نایبینی ئەخلاقی وا بووە هەواڵی هاوڵەکانی بپرسێ ئەڵێ بۆ نایبینم وتیان لەقەد ماتت وتیان مردووە ئەی پێغەمبەری خوا زۆری پێ ناخۆش بوو فەرمی ئەفەلا كنتم ئاذنتمونی في نأبوها ئاگادار بوومایە فەرمی دلونی على قبرها فەرمی قبرەکەی لەکوێیە ئەفەرمێ بردمانە سەر قبرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر قبرەکەی کرد يعني کەس بەلای پێغەمبەری خواوە کەم نەبووە لە مجتەمەعەکەی ئەوە. کابرایەکی تر هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرموون کابرایەک هەبوو قوڕەی کوڕی ئیاسی ناو بوو ئەفەرمێ کە پێغەمبەری خوا دائەنیشت ئەو کابرایە ئەهاو دائەنیشت لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵێکی هەبوو ئەو پیاوە مناڵەکە ئەهاو بە دەوری مەجلیسەکە ئەسوڕایە و لە کۆشی باوکیا دائەنیشت
فترەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پیاوەی نەئەبینی هەواڵی پرسی فەرمی فڵان کەس لەکوێیە نایبینم بۆ نایەتە مەجلیسەکە ئەڵێ گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کوڕەی ئەتبینی مناڵەکە کە ئاو بەس دەوری مەجلیسەکە ئەسوڕایە و دانیشتە کۆشیە فەرمی بەڵێ فەرمیان کوڕەکەی مرد ئێستا دڵی تەحمل ناکە کە دێتە مەجلیسەکە مناڵەکەی بیرەکەوێتەوە دڵی تەحمل ناکە بێتە مەجلیسەکە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو بۆ لای کە چوو بۆ لای فەرمی بۆ ناتبینم ئێستا بۆ ناییتە مزگەوت لە مەجلیسەکانمانە ناتبینم ئەڵێ کابرا بە پێغەمبەری خوای فەرموو صلی الله عليه وسلم وتی فڵان کەسی کوڕم کە ئەتبینی مرد ئێستا تەحمل ناکەم بێمەوە مەجلیسەکان جارێک کە کوڕەکەم لەگەڵ بێ خۆم پێ ناگیرێ بێمەوە لە مەجلیسەکەیدا دانیشم ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرخۆشی کردم فەرمووی یا فلان ئەیما کان ئەحب ئیلەیک فەرمی ئەی فڵان کەس کامیانە پێخۆشە من دوو شتێ پێ ئەڵێم أن تمتع به عمرك فەرمی ئەوەت پێخۆش بوو ئەم مناڵە لە بەردەستا بوایە و هەتا ژیانی تۆ کۆتایی هەو ئەم مناڵەت هەبوایە ئەم مناڵە باش یا خراپ خوا عالم لەوا چە مناڵێکی خراپ بوایە بەڵام هەست دەکرد هەر لە بەرچاوت بوایە هەتا وەکو قیامەت أو لا تأتي غدا إلى باب من أبواب الجنة إلا وجدته قد سبقك إليه يفتحه لك ئەمەت پێخۆشە کە مناڵەکەت لە بەردەستا بوایە و لە ژیانە بوایە یا سبەینێ لە قیامەتە هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت کە تۆ ئەیبینی لە پێشتەوە ئەو مناڵە ڕابکا و دەرگاکەت بۆ بکاتەوە بەر لەوەی تۆ بگەیت ئەلە گوتم ئەی پێغەمبەری خوا ئەوەم پێخۆشە لە بەهەشت لە قیامەت بەکەڵکم بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دەی سەبر بگرە طبیعی ببەرەوە مناڵەکەت لای خوای پەروەردگارە بۆ قیامەتت باشە کە خوای پەروەردگار بە مناڵی بردوێتەوە ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشداری خەم و مەینەتی سەحابەکانی ئەکرد بیزانیایە کەسێ پەژارەیەکی هەیە کەسێ مشکلەیەکی هەیە ئەچوو بۆ ماڵەکەی ئەچوو سەردانی ئەکرد کابرایەک مناڵێک یەهودی بوو ئەڵێن خزمەتی پێغەمبەری خوایە کرد صلی الله عليه وسلم بیستی نەخۆشە پێغەمبەری خوا نەیوت مناڵی یەهودیەکە هەستا چوو بۆ ماڵی یەهودیەکە مناڵەکەی لەسەر مەرگا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیش بەسەرەوە فەرمی ئیمان بێنە بە مناڵەکەی وت خۆشی ئەویست بە یەهودیەت نەمرێ ئەڵێ مناڵەکە سەیری باوکی کرد کە ئەنەما پرس بە باوکێکە باوکی پێی گوت ئەطیع ئەبەلقاسم وتی بە قسەی ئەبەلقاسم کە بە قسەی محەممەد کە ئەڵێ مناڵەکە شایەتمانی هێنا و مرد یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئەخلاقە بەرزانەی هەبووە لەگەڵ خەڵک بەڕێزە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبەو شێوەیە تعاملی لەگەڵ خەڵکا کردووە حتا تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ حیوانات لەگەڵ ئاژەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەڕەحم بووە ئەگەر ئاژەڵێکی ببینایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان قەسابێکی بینی مەڕێکی پاڵ خستە بوو قاچی خستە بووە سەر گردنی مەڕەکە بەسەر مەڕەکەەوە چەقۆکەی تیژە کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کابرای فەرمووچی فەرمی ئەتەوێت دوو جار بیکوژی ئەو مەڕە فەرمی بۆ لە بەرچاوی مەڕەکە چەقۆکە تیژەکەیتەوە بانی بینێ چەقۆکە کە سەری ئەوڕی بۆ ڕەحمەتەن بەو حیوانە بەزەی بە حاڵی ئاژەڵەکە یادێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەتوریدو ئەن تومیتەه میتەتان ئەتەوێت دوو جار سەری ببڕی فەرمووی چەقۆکە تیژکە ئەو جا پاڵی خە بۆ سەر بڕین لەبەرەوە سەحابە ئەفەرمون ئیبن عومەر ئەفەرمێ جارێکیان ڕۆشتم بەلای کۆمەڵێک مناڵە تەیرێکیان دانابوو تەیرێکی بچکۆلە نیشانیان تێ ئەگرت ئەڵێ ئیبن عومەر فەرمووی من فعل هذا فەرمووی کێ ئەمەی کرد کەس قسەی نەکرد کەس نەیوێرا قسەکە کە بینیان فەرمووی لعن الله من فعل هذا فەرمووی لعنەتی خوا لەوەی کە ئەو تەیرەی وا لێ کرد إن رسول الله لعن من اتخذ شيئا فيه الروح غرضا فەرمی پێغەمبەری خوا لعنەتی کردووە لەو کەسەی کە حیوانێک کە گیان لەبەرێک ڕوحی تیابێ نیشانەی لێ بگیرێ بە زیندوی ڕاونا بەس تۆ حیوانێک دابنی بەس بۆ خۆشی نیشانەی لێ بگری بزانی کێلی ئەدا و حیوانەکەش سەیرت کە هەر دەقەیەک لەحظەیەک چاوەڕێکا یەکێک لێی باو بیکوژێ فەرمی لعنەتی کرد لەو کەسەی کە ئەمە ئەکا لەو حەدیثەی تر کە واضحە لەبەر هەمومان بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئافرەتێک خوای پەروەردگار خستێ ئاگرەوە بۆ فەرمووی دەخەلت ئیمڕەئەتون النار فی هڕە خوای گەورە ئافرەتێکی خستە ئاگرەوە لەسەر پشیلەیەک ئەفەرمێ ئەو پشیلەیە چی لێ کرد حەبەسەتها فلم تدعها تأكل لا هي أطعمتها ولا هي تركتها تأكل من خشاش الأرض فەرمووی ئەو ژنە پشیلەیەکی حەبس کرد نەخۆی نانی پێدا وەنە هێشتیشی پشیلەکە خۆی بگەڕێ بە شوێن ڕزقی خۆیان ئەمە بەڕێزان مشتێکە لە خەرواری ئەخلاقی پێغەمبەر صلی